ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت هەروەها دۆخی دارایی هەرێمی کوردستان. لێسادا نرخی نەوت گەیشتۆتە سەر و $70. دۆخی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت لەگەڵ زیادبوونی داهاتەکانی ناوخۆ تاوەکو ئێستا بەو شێوازەی ڕابردووە. دابشکردنی موچە بە ڕێژەی لێبڕین لە 21ەوە تاوەکۆم ساتە هەر بەردەوامە. ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ بەغداش کرابوو دوای ئەو هەموو سەردانی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا تاوەکو ئێستا پشکی هەرێمی کوردستانیش لە بەغداوە نەهاتووە. دۆخی دارایی هەرێم بەچۆوەگات حکوومەتی بەغدا پشکی هەرێمی کوردستان لە موچە و شایستەدارایەکان نەنێرەیە خودنا. هەرێمی کوردستان تاکە ئەتوانێ ینی بەبێ لێبڕین موچە دابەش بکە بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ وەزیری دارایی چووە لەگەڵ لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کۆبۆتۆ بە هەمان شێوە ئاماژەی بۆ داوە کە لێبڕینی موچە بەردەوام بێ بە ڕێژەی لە 121. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە و کۆمەڵێ بابەتی دیکە لە ڕووی داراییەوە بۆ دۆخی هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک شیروان میرزا ئەندامی لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەران کە بە سکایپ لە ڕانیە لەگەڵمانە. سڵاو کاک شیروان. هەروە کاک نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمانە. سڵاوتان لێبێت. سەرەتا کاک شیروان ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەین ینی دۆخی دارایی هەرێمی کوردستان بەو شێوەیە کە تاوەکو ئێستا ئێمە هەمومانەی بینین سەرجەم هەوڵەکان ینی بۆ ئاراستەیە بوو کە پشکی هەرێمی کوردستان لە بەغداوە بێت و موچە بەبێ لێبڕیندا بەش بکرێت کەویش تاوەکۆم ساتە بە لێبڕین لە 121دا بەشەکرێت. سەرەتای ینی سەردانەکانی هەرێمیش بۆ بەغدا بە ئامانجیەوە بوو کە بگەنە ڕێکەوتنێک لەباری پشکی هەرێمی کوردستان گەیشتیشنە ڕێکەوتن بەڵام تاوەکو ئێستا پشکی هەرێم نەهاتووە بۆ نایەت بۆ یەکلا نەبووتەوە. فەرموو. زۆر سپاس کاک هاوڕێ. سڵاو بۆ میوانە بەڕێزەکەت، سڵاو بۆ بینەرانی کورساتی خۆشەویست. باڵێ. دیار لە 1/4 یاسای بودجە پەسەند کراوە و کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەی کە لە عێراق ئێستا ئێمە ئاگامان لێ لە موازنەی 2021 تەنانەت لە عێراقیش هیچ پرگەیەکی لێ جێبەجێ نەکراوە جگە لە موچە و هەندێک ئیشی تەشغیلی ڕۆژانەی حکوومەت. تا ئێستا پارێزگاکان چاوەڕێی ئیطلاقی ئەو پارەیەن کە بۆ ئیستیسماری واتە بۆ پرۆژەکانی وەبەرهێنان و پرۆژەکانی تر تەرخان کرد. وەزارەتی دارایی هەندێک ڕێ شوێنی با بڵێین ڕۆتینیاتی هەیە کە تا ئێستا ڕێگرە لە بەردەم ئیطلاقی ئەو پارانە بۆ پارێزگاکانی ترش. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە لە ڕاستیدا چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی یاساییەوە هیچ گرفتێک نەماوە، تەنها گرفتێکی فەنی هەبوو. ئەویش وەفتی هەرێم لە دواسەردانیاندا بۆ بەغدا وەزارەتی نەوتیان بینیوە، وەزارەتی داراییان بینیوە، سەرۆکوەزیرانیان بینیوە، دیوانی چاودێری دارایی شەبیە لەگەڵ بەشێک لەلایەنە سیاسیەکان. لە ڕاستیدا من دەمەوێت ئەوە ڕوون بکەمەوە کە جێبەجێکردنی مادەی 11 لە یاسای موازنە وابەستەیە بە 3 جیهەتەوە. بە وەزارەتی نەوتەوەی کە پەیوەندی بە داهاتی نەوتیەوە هەیە، بە وەزارەتی داراییەوە کە پەیوەندی بە داهاتی نانەوتیەوە هەیە، لەگەڵ دیوانی چاودێری دارایی کە دەبێت تەدقیقی ئەمە بکات، و هەروەها TBI بانکی بازرگانی عێراقی کە قەرزەکانی با بڵێن هەرێمی کوردستان قەرزاری ئەم بانک. سەبارەت بە نەوت لەگەڵ وەزارەتی نەوت ئالێتی جێبەجێکردنەکەی واضحە وە گەیشتنە لێک تێگەیشتن. وەزارەتی قەرارە بۆ وەزارەتی دارایی سەبارەت بە پارەی 250,000 بە مینوتەکە بۆ مانگەکانی ڕابردوو بۆ مانگەش چەندەکە. باش. چونکە بیرمان نەچێت سۆمە و مانگانە تقریری خۆی بڵاو دەکاتەوە، دەڵێ من ئەم مانگە نەوتم ئەوەندە فرۆشتووە، بەوەندەم فرۆشتووە، بە فڵان کۆمپانیام بەم کۆمپانیانم فرۆشتووە. بەڵێ. واتە ئەمە 250,000 بەرمیل نەوت حسابکردنی بە نرخی سۆمە شتێکی بەسیط و ئاسانە. ئەمە خاڵی یەکەم. داهاتی نانەوتی وەزارەتی دارایی تەحدیدی دەکات. من نازانم ئایا لەسەر 100 ملیار 150 ملیار کەمتر زیاتر لەسەر چەند ڕێک دەکەون هەرێم و بەغدا بۆی کە ئیلتیزاماتی هەرێمە لەسەر بەغدا. پێم وایە لەسەر ئەوەش گرفتێکی وایە نەبێ بە تایبەتی زیاتر لە هەفتەیەکە وەفدێکی دیوانی چاودێری دارایی عێراقی لە بەغدایە، ئیتیحادی بەغدا عەفو لە هەرێمی کوردستانە سەردانی فڕۆکەخانەکانی کردووە، تەدقیقی هەندێک داهاتی کردووە، سەردانی بەشێک لە مەرزەکانی کردووە و وابزانم ئەوەی من ئاگادار بم هەر لە هەرێمی کوردستانن و پێم وابێ ئەمڕۆ ئەگەر هەڵە نەبم لە فڕۆکەخانەی سلێمانی بوون. یعنی فڕۆکەخانەکان دەچن دەواازە سنوورەکان دەچن داهاتی نانەوتی حساب دەکەن. باش. ئەمانە هەمویان
وا قرارە لەم یەک دو ڕۆژەشدا لەگەڵ TBIش بگەنە ڕێکەوتن ئایا ماگانە چەند پارە بدەنەوە بە TBI چکەوە جەدوەلە دەکرێت بۆ ماوەی ئەو پارەی کە لەسەر هەرێمی کوردستانە دەبێت تەقسیمی وابزانم 7 ساڵە 7 ساڵ دەکرێت لە ماوەی 7 ساڵدا دەدرێتەوە. بە هەر حاڵ بەبەستم ئەوەیە لە چەند ڕۆژی داهاتوودا هەموو تەقریرانە دەستینەوە وەزارەتی دارایی، داهاتی نەوتی، داهاتی نانەوتی، ئەوەی TBI وە بە تایبەتی تەقریری دیوانی چاودێری دارایی ئیتیحادی لە هەرێمی. کەواتەمانە هەنگاوی باشن نراوە، ینی بە ئاراستەوەی کە ڕێکەوتنەکە بە زووترین کات جێبەجێ بکرێەوە پشکی هەرێمیش بنێرێت. ئەمانە هەموو هەنگاوی باشن کا کاوڕێ، هەنگاوی باشن بە ئاراستی جێبەجێکردنی یاساکە. بەڵێ. و ئەگەر بەڕێز کاظمی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی بیانەوێ لەوە ئاسانتر نیە ئەم مانگە پشتی هەرێمی کوردستان بنێرن. دەمەوێت ئەوە بڵێم فەرموو لە دوای مانگی 4 و 5 و 6 لە دوای 3 مانگ لە بڵێن جێبەجێکردنی یاساکە ئەگەر ئەم مانگە حکوومەتی عراقی بێوێ پشکی هەرێمی کوردستان بنێرێ پێویستە بنێرێ و ئەگەر ئەم مانگە نێنێرە پێم وایە بارودۆخێکی دیسان هین هاتوتەوە پێش هەڵبژاردنە و جۆرێک لە ئەوە هەیە کە هەردوو لادایانەوەی خۆی لێ بچنەوە و من دەمێ ئەوە بڵێم بەڕاستی وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان چەند جار ڕایگەیاندووە کە ئیلتیزام دەکات، بەغدا ڕایگەیاندووە کە ئیلتیزام دەکات، سەرۆک وەزیران ڕایگەیاندووە کە پشتی هەرێمی کوردستان دەنێرێ. لە هەفتەی ڕابردوو یەک دو هەفتەی ڕابردوو وەزیری دارایی هەندێک عەرقەلەی دروست کرد بوو لە ڕاستیدا. عەرقەلەکانی وەزیری دارایی تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نەبوو، پەیوەندی بەوەوە هەبوو وەک باسم کردن تا ئێستا ئیطلاقی پارەی مەشاریعی بۆ پارێزگاکانی تریش نەکردووە. ئەمە یەک دوو نیازی ئیستیجواب و لێ پرساندنیان هەبوو لە پەرلەمان کە دانیشتەکانی پەرلەمان نەکراگەرنات وەزیری مالیە ئیستیجواب دەکراوە لەوانەیە بگاتە ئیقالەکردنیش. بۆیە هەر بۆ خۆی کێشەیەکی با بڵێن سیاسی هەیە لەگەڵ کورد سیاسەکان بەگشتی و لەگەڵ کوردیش هەیەتی، چونکەوە تا گرفت بۆی کوردی جوو دەکات. دەمەوێت یەک شت ڕۆم بکەمەوە گرفتەکە لە چدایە دوایەوەی کە ئیلتیزاماتی سەر حکوومەتی هەرێمی کوردستانمان حساب کرد لە داهاتی نەوتی، داهاتی نانەوتی، قەرزەکانی TBI هەمووی خۆی دەکەیەوە 3 ڕقەمە، نەوت ئەوەندەیە، نانەوتی ئەوەندەیە، قەرزەکانی TBI ئەوەندەیە. ئەمە ڕقەمێک دەردەچێت. پشکی هەرێمی کوردستان لە حسابکردنی پشکی هەرێمی کوردستاندا 12.67 نەفەقاتی فعلی، واتاوەی کە عێراق مانگانە خەرجی دەکات بە شێوەیەکی فعلی چەندە؟ بەڵێ. وەکو باسم دوو گرفت هەیە لێرەدا. یەک وەزیری دارایی دەڵێ من ئینفاقی فعلی 15 پارێزگا حساب دەکەم، یعنی بنمونە بۆ عێراق چەندم سەرف کرد 12.67 ئەوە دەدەم بە ئێوە. خۆی ئەمە غەڵەتە، لەبەرەوەی ئینفاقی فعلی هەموو عێراق دەبێ حسابی بە هەرێمی کوردستانیشەوە. واتە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە نەفەقاتی چەندە خەرجەکانی 12.67 ئەوە لە زمانی ئەوەدا 12.67 هی هەرێمی کوردستانە، نەک تەنها لەوەی 15 پارێزگاکەی عێراق، چونکە بۆ لانی کەم ئەمە تریلیۆنێکی فەرقە، لانی کەم کە تریلیۆنێکی فەرقە يعني نزیکەی 130 میلیارد فەرق دەکات هەر یەکسەر لە يعني بەسیطترین حسابدا. بەڵێ. ئەمە خاڵێکیان. خاڵی دووەم لەو چەند مانگەی ڕابردووە باس کرد تەنها موچە دراوە، بۆ ناکرێت تۆ مەسەلە بە نمونە پارەی پرۆژەکان و مەشاریع و ئیستیسماریش هەر لەسەر ئەوە حسابکەی بڵێ وەڵا هەر ئەوەندەیە نەفەقاتی فعلی. ئەگەر بێت و بنمونە لە مانگی 6 یان لە مانگی 7دا وەزارەتی دارایی پارەی هەموو پارێزگاکان بنێرێ بۆ مەشاریع، ئایا لەوانەیە نەفەقاتی عێراق مانگانە تریلیۆنێک، تریلیۆن 2 تریلیۆن زیاتر بکات لە مانگەکانی پێشکە تەنها موچە دراوە. بەڵێ. ئەم دوو حسابە لە پشکی هەرێمی کوردستاندا حسابێکی وردە و هەڵەیە، بەڵام دوجار نیەتەکە مهمە. ئەگەر نیەتی جێبەجێکردنی مادەکە هەبێت لە هەردوو لاوە پێم وایە ئاسانە و من لەگەڵ دەستگایتری ڕاگەانیش بوومە ئیشەکە بە یەک کاتژمێر بە یەک محاسیبی زیرەک دەکرێت لەبەرەوەی تەنها حساباتە ئاسانەکەواتە. زۆر باشە، دەست خۆشکار شیروان دێمە خزمەت جەناب بە تایبەتی بۆ هەندێک ڕێگری دیکە کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی وەزیری دارایی هەرێمی کوردستان لەگەڵ لێژنەی دارایی پەرلەمان باسی لێکرا، بەڵام دواتر بۆ ئەوە ینی ئەپرسم لە بەڕێزە مامۆستا نەوزاد ئەمەوەندی دووبارە سڵاوت لێبێت. ینی ئێمە بینیمان کە لە ماوەکانی ڕابردوودا دۆخی دارایی هەرێمی کوردستان بە قۆناغێکی قورسا تێپەڕی و ئەوەی کە ئێستا ئەبینرێت ینی بژانەوەیەکە لە ڕووی ئابووریەوە لە هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە، ئەویش هۆکارەکان ینی هەم بەرزبوونەوەی نرخی نەوت هەم زیادبوونی داهاتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە لێرە هاوکێشەکەی لاسەن کردووە
ینی وە خەڵکی کوردستانی ژەپرسن و ئێوەی ینی شارەزایانی بواری ئابووری و مامۆسایانی زانکۆ و چاودێرانی ڕەوشی ئابووری دەپرسن ینی هۆکار چییە حکوومەت یاریێمی کوردستان تاوە کۆم ساتە ئەین دۆخی دارایی خۆی بە خراپ پێشانەدا و لێبڕینی موچەش تاوەکو ئەم ساتەکە ئێمە گفتوگۆکەین هەر بەردەوامە و ڕێژەی لە 120 بەردەوامە فەرموو مامۆستا نەوزاد. بەڵێ سلااو لە بەڕێست و سلااو لە برای بەڕێزم مامۆستا شیروان میرزا و سلااو لە بینەرانی خۆشەویستی کورسات. من بە پێی ئەو دوا سوونانەی کە لەم دوایدا دەکەیم گەشتبینم و حەز دەکەم بارودۆخی ئابووری نەک لە کوردستان لە تەواوی دنیا بەرەو پێشچوونەشی تەواوی بەخۆ بینیوە ئەویش شکاندنی ئەو ئاستەنگانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە ڕووی لە جیهان کردبوو و دابشکردنی ئەو ڤاکسینە و دابشکردنی و وەرگرتنی ئەو پێکوتانەی کە خەڵک وەردەگری زیاتر دەواازەی نێوان وڵاتەکان و دەواازەی گەشت و گوزار و پیشەسازی و بازرگانی فراوانتر دەکا و هەنگاوەکان من گەشتبینم بەرەو پێشچوون دەچێ و بینیمان ئەمڕۆ نرخی نەوت بەرزترین ئاستی پیشاندا کە بە ڕێژەی 47 بەرز بۆتەوە کە نرخیەک بەرمیل خاوی برێن گەیشتە 73 دۆلار و پوینت 43 ئەم ڕێژەیە ڕێژەیەکی کەم نییە چونکە تەسیراتی زۆر لە بەرزکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی دەکاتەوە و گەشەکردن و بەرەو پێشچوونی ئابووری لە ئەم ڕێژە بەرزبوونەوەیە لە دوای شکست و داڕمانی نرخینەوە لە چەند ساڵی ڕابردوو بەرزترین ئاستی ئێستا تۆمار کردووە بۆیە ئاماژەکان گەشتبینی یا ڕوئایەکی ترمان پیشان دەدا کە ئاستی ئابووری جیهان و هەرێمی کوردستانیش بەرەو دۆخێکی باشتر دەچی ئەگەر بە مەرجێک حکوومەتی هەرێمی کوردستان وردبینی و تەدقیقێک یا ئەو ئاستەنگانەی کە لە پێشی هاوردەکردنی ئەو کەلوپەلانەی کە بە ڕێگای نایاسانی لە سنوورەکانی هەرێمی کوردستان داخل دەبن بە شێوەیەکی تۆکما وردبینی و بەدواداچوونی بۆ بکە و داهاتەکانی بە ڕێگایەکی علمیانە بە ڕێگایکی زانستیانە دابش بکات لەگەر خەرجەکانی و ئێمە نابێت دەستەوەستان بوەستین تەنها چاوەڕێی حکوومەتی عێراق بکەین ئەم ڕێژەیە کە ئیتفاقی لەسەرکراوە بە پێی ناردنی 250,000 بەرمیلەکە تەنها دەستەوەستان بوەستین و چاوەڕێی ناردنی ئەو بڕەپارەی بەغدا بکەین ئێمە دەوێت لە ناو خۆماندا هەوڵ بدەین ئەو داهاتەی کە لە خاڵە سنووریەکان یا لە نەوت یا لە باز و دەرامەتکە دەستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت ورتر لێزانانەتر هەوڵ بدەین داهاتەکان کۆ بکەینەوە و لە سنوورەکان پاک بکەینەوە لە دەستی بە قاچاق بردن و لە دەستی هەندێک گروپ کۆمپانیا کە لە ژێر ناوی خزمەتکردن داهات و قوتی ئەم میلەتە دەمژن. بۆیە من وای دەبینم حکوومەتی هەرێمی کوردستان ڕوئایەکی نوێ و کارێکی لە پێشینە و کارێکی نوێ بە ئەنجامە بیگەێنێ و دڵنیام هەز دەکەم لە داهاتوودا زیاتر کارەکان بەرەو پێشەوە ببن و زیاتر سنوورەکان تۆکمە بکەن چونکە هەست دەکەن هەموو ئەو بەرپرسانەی کە خاڵەشی دیکە کە ینی خەڵکیش زۆر چاویان لەسەرێتی و ینی شارەزانی بواری ئابووری ژانی زۆر کات ئاماژەی پێەکەن کە چانسی هەرێمی کوردستانی زیاتر کردووی حکوومەتی هەرێم بەرزبوونەوەی ینی نرخی دۆلارە و دابەزاندنی بەهای دیناری عراقی ینی چکە فرۆشی نەوتی هەرێمی کوردستان هەموو لاکمانەزانی دۆلارە ینی ئەمەش چانسێکی دیکەیە بۆ هەرێمی کوردستان بەڵام تاوە کۆمساتە ئەوەی کە گلەیە دەوترێت نەتوانراوە ینی دۆخی ئابووری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو شێوەیە بەرەوباشی بێت بۆ بەڵێ خۆی لە خۆیدا ئەمەش پرسیارێکە کە هەموو هاوڵاتیان لە مەسەلەن لە خەڵکی شارەزا و لە خەڵکی پسپۆر و لە خەڵکی
بەرپرسیاری ئەم بواری دارایی دەکرێت چونکە تۆ ناکرێت کاتێک دۆلار نرخی نەوت لە 45 و لە 35 دلار و لە 40 دلار بووە هەمان ئەو مامەلەیە بکەیت کە نرخی نەوت ئێستا نزیک بۆ تۆ لە 80 دلار لە 73 دلار و 52 سنتە کە ئەو ڕێژەیە کە بەرزبوونەوەکەی ڕێژەیەکی زۆرە تەنها مامەلەکردن یا دابشکردنی موچەیان داهاتی هەرێمی کوردستان بە دینار کە ئێمە هەموو داهاتەکانی کوردستان و عێراق بە دۆلارە و خەرجیەکانمان بە دینارە ئەمەش ڕێژەیەکی گەلک زۆری لە کورتێنان و لە بودجەی گشتیدا پڕ کردوتەوە کە لەو عەجزەی هەیە لەو کورتێنانەی کە حکوومەتی عێراق تێکەوت بوو و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئەم معادلەیە دەگرێتەوە کە هەرێمی کوردستان داهاتەکانیشی بەرەو بەرز بووە و بینیمان ڕێژەی باج و دەرامەت و خاڵە سنووریەکان زیاتر پارەی دەست دەکەوێت زیاتر داهاتی بەرز بۆتەوە کەچی یعنی خەڵک لەوەیدا سەری سوڕماوە ئایا بۆ ڕێژەی لە 121 موچە بەردەوام هەر 21کە ئەمە پێویستی بە وەڵامێکی زۆر دقیق دەیەوێت چونکە تۆ ناکرێت ئەگەر نرخی نەوت بە ڕێژەی دووقات بەرز دەبێت تۆ داهاتەکەت هەر نفسی ئەو داهاتە بێ کە موچەت پێدەوسێت وەڵای مامۆستا نەوزاد خاڵە سنووریەکان بگورێت خوا وەکو کاک شیروان ئاماژەی پێدانی ئەمە عینی شت چۆن کاک شیروان ینی وێنایەکی جوانی کردو ئەڵێ محاسبێکی زیرەک لە بەغا توانێت بە 1 سەعات پشکی هەرێمێک لا بکاتەوە ئێخۆ ئەمەش لە هەرێمی کوردستان محاسبێکی زیرەک یعنی توانێت ڕێگەمە بخاتە بەرچاوی هەموو شارەزایان و هەم حکوومەت و هەم خەڵکیش ینی ڕوون بێتەوە کە ئەوە داهاتەکەی و ئەوەش ینی بە شێوازی دابشکردنەکەیەتی لە ڕووی موچەوە قوربان ئێمە شەمان ئەو پرسیارەمان هەیە بەڕاستی خەڵکی پسپۆر خەڵکی ژمێریاری کارامەمان هەیە من 100% لەگەر قسەکەی کاکشیروانم نەناردنی ئەو بەشە بودجێ یا ئەو بەشە خەرجیەی کە حکوومەتی عێراق دایناوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بینێرێت باوەڕ بکە لە خلالی هەرچەند سعاتێک کۆتایی پێدێ بەڵام من لە هەر تەلەڤیزیۆنەکەی بەڕێستانە و لەم شاشەوە باسی ئەوم کردی حکوومەتی عێراق زەختێکی زۆری لەسەر ئەمە لە کوتلە شیعیەکان لە کوتلە سونیەکان تۆ ئەگەر بابەتە نەتەوایەتەکەی بینە پێشەوە لایەنی شیعە و لایەنی سونە کۆکن هاودەنگن دژی کورد لە هەموو شێوازێک لە هەموو سێکتەرێک لە هەموو کاروبارێکی سیاسی و دارایی و ئابووری ئێمە نەمانتوانیوە حکوومەتی عێراق بینینە ئەو بەرپرسیارەتە کە قەناعەتی پێبینین کە ئەمە کارێکی ئاسانە ناردنی 250,000 بەرمیل بۆ سۆمە و بە نرخی سۆمۆ من 100% لەوەی دڵنیام کارێکی زۆر ئاسانە بەڵام حکوومەتەکەی کازمی کە هەمومان هیوایەکی زۆرمان پێی هەڵچنی و لە من لە نووسینەکانی خۆشم پێش ئەوەی ببێت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دووپاتم کردەوە کازمی دارئاسای موسای پێنیە کێشەی هەموو هەرێمی کوردستان و عێراق چارەسەر بکە بە تایبەت کێشە داراییەکان چونکە توانای 100% بڕیاردانی لە نییە کازمی ئەو کەسە کاریزمانیە بتوانی هەموو خاڵە ناکۆکەکانی عێراق کۆ بکاتەوە کوتلە شیعیەکان ئاستەنجێکی زۆر سەرسەختی کازمین لۆی نەتوانێت هاوکاری هەرێمی کوردستان بکە من دڵنیام لە مەبەست و لە ڕویابینی سەرۆک وەزیران کازمی کە هەوڵ دەدا لە ڕێگای دەستەبەرکردنی ئەم بەشە بودجێ هەرێمی کوردستان بۆ ئەوی نزیک دەبینەوە لە ئینتیخابات و نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بۆی هەرگیز نەبێ بەشێک لە دەنگەکانی کورد بۆ خۆی ڕابچێشێەوە بینیمان هاتنی بۆ هەرێمی کوردستان دەنگدانەوەیەکی زۆری بووە استیقبالێکی زۆری لەلایەن کورد کرا بەڵام من ئەو کاتیش بێهیوا بووم لە تواناکانی کازمی چونکە ڕێگریەکی زۆر لە پێش کازمیە و بڕیاری مطلق لە لای کازمی نییە ئێمە دەبی لە ناو کوتلەکانی شیعە و لە ناو کوتلەکانی زۆر لە پەرلەمانی عێراق
هەوڵ بدەین قەناعەتیان بۆ دروست بکەین هەوڵ بدەین بە لێکتێگەیشتنی بە دانووسان کارەکان بەڕێ بکەین بۆ ئەو بەشە بودجەیە کە بۆ هەرێمی کوردستان دانراوە دەستەبەری بکەیت. دەستخۆش مامۆستانەوزاد کاک شیروانەرۆکو پێشتر خۆش ئاماژەت پێداوە ئێستا و مامۆستانەوزادی ژانی ڕوونکردنەوەیکی دروستیدا لەسەر ڕێگریەکان و فشارەکانی سەر حکوومەتەکەی مستەفا کازمی لە بەغداوە ئەم ڕۆژ یعنی لە کۆبوونەوەکی وەزیری دارایی هەرێمی کوردستان لەگەڵ لێژنەی دارایی پەرلەمانی کوردستان یعنی هەندێک لە ئەندامانی لێژنەکەەوە ئەوی کە لەناو کۆبوونەوەکە بەشدار بوون هەندێک قسەیان ینی لە پشتی پەردەوە بۆ ڕاگەیاندن کردووە کە وەزیر ئاماژەی بۆ داوە کە حکوومەتێکی ضەڵ یاخود سێبەر لە بەغا هەیە کە فشارەکە لە مستەفا کازمی کە بە هیچ شێوەیەک پشتی هەرێمی کوردستانە نەرێ ئێوە لە بەغدان ئەم فشارانە بە واضحیە بینن ئەم ڕێگریانە بینن لەلایەن کوتلەکانەوە لەلایەن لایەنە سیاسەکانی شیعە سونە مستەفا کازمی ینی ئەو هەیبەت و دەسەڵاتی هەیە کە خۆی بڕیاری مطلق و یەکلاکەرەوە با بۆ ئەم مەبەستانە کاک هاورە تەڵان خاڵی یەکەم ئەوەی کە ئێمە باسی دەکەین یاسایە و یاسا دەبێت هەموو لایەک پێی پابند بێت کازمی وەکو سەرۆکی حکوومەتی عراقی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایانگەیاندووە کە پابند دەبن پێوەی و ئەگەر لایەنێک پابند نەبێ پێوەی ئێستا وەکو جارانیش نییە محکمەی اتحادی هەیە دەکرێت لایەنی زەرمەند پەنابەر دەبێت محکمەی اتحادی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕێز عەلی عەلایی وەزیری دارایی لە ساڵی 2020 کاتێک لە قانونی تەمویلی عەجزی مالی حکوومەتی هەرێمی کوردستان وەفدی هەرێم هاتنە بەغدا پیان ئێمە ئامادەین جێبەجێ بکەین ئەو کوتی من یاساکەم لەبەردەستە بەڵام غیتای سیاسی منە لایەنە سیاسیەکان ڕازی نین هەمان قسە ئێمە لە هەفتەی ڕابردوو کە لە بەغدا بووین لەگەڵ بەشێک لە هێزە سیاسیەکان بە تایبەتیوانی کە خاوەنی کوتلەی پەرلەمانی ئەم قسەیەمان کردو ئەوان بەڕاستی ینی پێیان سەیرە وەزیر جارێکی دیکە باسیەوە بکات دەڵێن ئێمە وەختی خۆی وەزیر دەیگو غیتای سیاسی من ئێستامە ئیتیفاقمان کردووە ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکانە ینی کورد و شیعە دوایی کورد و سونە ئەمە ئیتیفاق بۆ پێشەوە ینی ڕێکەوتنێک کراوە لەلایەن لایەنە سیاسیەکان ئەم ڕێکەوتنە هاتووە لە چارچێوەی یاسای موازنەدا کراوە بە یاسا واتە غیتای سیاسی و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانە هەیە یاسایە هەیە و سەرۆک وەزیران دەڵێ من ئامادەم جێبەجێ بکەم لە ڕاستیدا ئەگەر حکوومەت بێوێ و سەرۆک وەزیران بێ وەزارەتی دارایی یان وەزیری دارایی بە تەنها ناتوانێت ڕێگر بێت ئەمە خاڵی یەکەم خاڵی تر کە گرنگە من ینی پێم وایە دەبێ بەڕاشکاوی ئەمە بە خەڵک بگوترێ ئایا بەغدا چی دەوێ و لە سەرچی ناڕازیە و لە بەغداشەوە بە هەمان شێوە یعنی لە ڕاستیدا ئەمە بگەڕینەوە بەغدا ئەگەر ئەم مەوزوعە هەر بەردەوام بێ ینی ئەنجامێکی نەبێ بەداداچوونی ئەوە دەکەین بزانین ئایا فعلەن بەغدا چی دەبێت و هەرێمی کوردستان ئێوە دەزانن بەغدا چیەوە کاک شیروان چکە خۆتان لە بەغدا باسم کرد غیتای سیاسیە هەیە ڕێکەوتنی سیاسیە هەیە یاسایە هەیە حساباتە کاکە گریمان ئەو قسەی بەناوی وەزیری دارایی بڵاو بێتەوە گوایە هەرێمی کوردستان قەرزار دەبێتەوە باشە بە هەرێمی کوردستان قەرزار بێتەوە فەرمی بالیان بستن باشە شتی وا هەیە کاک شیروان یعنی شتی وا هەیە هەرێم قەرزارە بێتەوە ئەگەر ئەم لێدەرکردن و لێبڕینە بکرێت نا بە تەسەوری منە حسابێکی غەڵەتە ینی وەکو پێشتر باسم کرد بە لە نەفقاتی فعلی حسابەکە غەڵەت کراوە و بۆ چوونی ئەوەیە کە وەزیری دارایی تەنها نەفقاتی فعلی 15 محافظەی حساب کردو نابێت دەبێت هەرێمی کوردستانیش لەگەڵ حساب بکەیت و نەفقاتی فعلی ئەو مانگانەی کە تۆ هیچت نەناردووە بۆ ئیسtisماری تەنها موچەت تەوزیع کردو جیاوازە لەو مانگانی کە ئیطلاقی پارە دەکەی بۆ مەشاریع و یعنی هەندێک وردە خەلەل هەیە لە یاساکە پێم وایە چارەسەر دەبێت لە شوێنێتی حسابکردنەکەی بەڵام مەبەستمە ئەگەر نیەت هەبێت ئەمە خاڵیەکەم خاڵێکی تر کە دەمەوێت باسیکەم ئەوەیە کە کاک هاوڕێ ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا تەنها ئەوەندە نیە چەند پارە لە بەغداوە دێ بۆ هەرێم کۆمەڵێک لێکەوتەی تری هەیە یەکەم فرۆشتنی نەوتی هەرێم بەرپرسانی هەرێم بۆ خۆیان ڕایانگەیاندووە کە بە ڕێککەوتنیان لەگەڵ بەغدا لەسەر مەسلەی نەوت داهاتی نەوتی دەبێتە جۆرێک لە پاڵنەر بۆ ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان بە پارەیەکی باشتر بفرۆشە لەوەی کە پێشتر دەفرۆشێت واتە ڕیسکی لەسەر نامێنێ مەترسی لەسەر نامێنێ لەلایەنەوە کۆمپانیانەی کە دەیکڕن یاساییترە بێت نرخەکەی بەرز دەبێتەوە ئەمە یەک دوو دەبێتە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسای موازنە ڕێگەی پێدراوە یان بڵین داوای لێکراوە حکوومەتی عراقیش بە هەمان شێوە کە
کە بە عقودی نەوتیدا بچێتەوە واتە دەتوانێت بە گرێبەستەکاندا بچێتەوە لەگەڵ شەریکان. بەڵێ داهاتی با بڵێن نرخی دۆلار بەرز بۆتەوە 90 بە دۆلار دەفرۆشتێت، داهاتی ناوخۆ زیادی کردووە، داهاتی خاڵە سنوورەکان زیادی کردووە. هەموو ئەمانە لە ڕاستیدا شتێکی باشە و بەڵێ بازاڕی هەرێمی کوردستان بازارێکی کراوە و باشە بۆ ناوەڕاست و خواروی عێراق، ناوەڕاست و خواروی عێراقیش بۆ بازرگانەکانی هەرێم و بیرمان نەچێ ئەم پەیوەندیە ڕێککەوتنە زۆرێک لە بەعنی ئەتوانین بڵێن ڕێککەوتنە سەقامگیریەکە خاتە نێوان پەیوەندیەکانی هەردوو لاوە بەڕاستیانی مەبەستەوە باشترە تەنها ئەمە نابێت تەنها لەوەندە کورتیکەینەوە کە چەند پارە بۆ هەرێمی کوردستان دی. خاڵێکی ترەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا حەقی خۆیەتی داوای پشکی خۆی لە بەغدا بکە و نابێ واز لەوە بێنێ بە حکمێ بڵین وەڵان نەوت بەرز بۆتەوە وەزیر دەڵێ نایدەم و ئیشمان پێنی ئەوانە نەخێر، ئەمە دەبێتە سابقەیەکی خراپ، نابێ بهێڵین ببێتە سابقەیەکی خراپ. هەر حکوومەتێک هەر وەزیرێک لە بەغدا بە کەیفی خۆی وەزع سیاسەکەی بەدڵ نەبوو پشکی هەرێمی کوردستان ببڕێ نەوێن. ئەمە دەبێ ئەمە هیچ کە بەڕاستی نەهێڵین ئەمە و ئەگەر بڕێکی کەمیش بێ ئەگەر هەرچەندێک بێ و گریمان بڕەکە یعنی بەسەرم کەم بوو زیاد بوو کام لە قەرزار بۆ گرنگەوە بێڵی دەبێت سوور بن لەسەرەوە یاساکە جێبەجێ بکرێت زۆر چونکە یاساکە هەردوو لا پێوەی پابند دەبن و هەردوو لا ڕایانگەاندە کە پێی پابند بن یاسایە دوجار نابێتە سابقەیەکی خراپ، نابێتە پێشینەیەکی خراپ. هەر کەسێک لە بەغداوە حەزی لێبوو یاسا جێبەجێنەکە، هەر کەسێک لە هەرێمەوە حەزی لێبوو ئیلتزام نەکە نەخێر دەبێ هەردوو لا پێوەی پابند بن و هەموو لایەکمان سوور بین لەسەرەوەی دەبێت یاساکە جێبەجێ بن. زۆر باشە دەست خۆش کاکشیرۆن مامۆستا نەوزاد وەکو کاکشیرۆن ئاماژەی پێدایانی خۆ گرنگ لە جێبەجێکردنی ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغداد تەنها نردنی ئەم پشکە نییە یاخود ئەو پارەیە نییە کە دێت بۆ هەرێمی کوردستان، یعنی ئەو تا بۆ نمونە کۆمەڵێک ڕەهەندی دیکەی هەیە و تا لە ڕووی سیاسیەوە یعنی لە ڕووی قانونیەوە غیتائێکی قانونی دروستە بێ بۆ فرۆشتنەوەی هەرێمی کوردستان. ئەمەش وا دەکا کە حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵێ هەنگاو بنێ لە بوارەکانی چاکسازی لە گرێبەستە نەوتیەکان، چاکسازی لە دارایی، هەروەها لە خاڵە سنوورەکان و لە کۆکردنەوەی زیاتری داهاتی هەرێمی کوردستان. حکوومەت هەرێمی کوردستان توانیوێتی سوود ببینێت لەو لایەنە باشانی کە لە ڕێککەوتنەکەدا هەیە بۆ ئەوەی کە ئەم بوارانە لە هەرێمی کوردستان پێش بخات و گۆڕانکاری و چاکسازی تیا بکات و ئەکرێ پێی من بەپێی ئەوەی کە دەبینم ئەو ڕێکەوتنە سیاسی و عسکەری و سەربازی و ئەمنیانەی لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق دەکرێت کارێکی پیرۆزە کارێکی جوانە، بەڵام نیازپاچی لە حکوومەتی عێراق نابینم بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. ڕاستە من 100% لەگەر ئەوەم کە وەزیری دارایی ناتوانێت پشتی هەرێمی کوردستان ببڕێ یان ڕایگری یان بەڵام کێشەیەکی تەکنیکی بۆ دروست دەکە عەڵقەلەیەکی بۆ دروست دەکا چەند مانجێکی تر خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان بەردەوامی بەو نەهامەتی و بەو بارە خراپەی گوزەرانی دارایی دەچێشن و زیاتر حاڵپەرێشانتر دەبن بە بۆنەی نەهاتنی ئەو بڕەپارەی لە حکوومەتی هەرێمی کوردستان. تەنها دروستکردنی ئەو کێشە تەکنیکیە دروستکردنی هەر ئاستەنجێکی تری کە حکوومەتی عێراق جا لە ڕێگای وەزیری دارایی بێ، جا لە ڕێگای چاودێری دارایی بێ، یا لە ڕێگای هەر بەرپرسێکی دارایی تر بێوە ئەم کێشەیە کە لە بەردەم ئەم ڕێکەوتنە دروست دەکا مەودا و کێشە داراییەکانی هەرێمی کوردستان بەردەوامی دەبێ و زیاتر خەڵک موچەخۆران باری سەرشانە ئابوووریەکەیان گرانتر دەبێەوە زیاتر لە ناخەوە ناڕەزایی دەردەبڕن و لە ناخەوە نیگەران دەبن لە ئەدا و لە کار و کردەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمەش لە خۆیدا بە دڵی حکوومەتی عێراقە بۆ ئەوەی خەڵک بێهیوا بێ، بۆی خەڵک زیاتر بە هیوانە بێ بە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بۆ ڕۆم بێتەوە کە حکوومەتی عێراق باڵادەستە و حکوومەتی عێراق نەبی موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەکانیان بۆ دابین ناکرێت.
ئەمە کۆی گشتی ئەو کێشەیە کە ئێمە دەبینین لە بواری دارایی کام کارانە جێبەجێ ناکەن لە بواری عسکەری و ئەمنیشدا ئەو جۆرە ڕێککەوتنە تۆکمەیە لە بینی هەرێمی کوردستان و عێراق ناکرێ و دەستی تۆمەتم زیاتر بۆ حکوومەتی عێراق دەبم بۆی کە نایەتە پێش و نیازپاچی نیە لەگەر ئەوەی لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەست لە ناو دەست هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی عسکەری ئیتیفاقەکان جێبەجێ بکەن. باشە بەڵام گرنگ ئەوەیە خەڵک بۆ نمونە دەپرسێت ینی باوازە بەغدا بێنین بۆ نمونەمە بینە سەر ماڵی خۆمان حکوومەت هەرێمی کوردستانی خۆمان دەتوانێت لەم بوارەیە بەڕاستی چی بکات ینی بۆی کە ئەو تووڕێیە و ئەو ینی بێمتمانەی کە خەڵکەیەتی لە ئێسادا بە حکوومەت هەرێمی کوردستان ئەمە بڕەوێتەوە نەمێنێ بەڕاست. قوربان ئەمن لە بەرنمەکانی پێشووتریشم پێشتریش باسی ئەوم کرد ئێمە ئەم هەموو هیوایە هەڵنەچنین بە حکوومەتی عێراق ئەم هەموو هیوایە هەڵنەچنین بە کازمی بە تاکە شەخص بە کوتلەیەک یا بە سەردانێک یا زۆربەی جار گلەیەکانم ئەوە بووە کە ئێمە خۆشباوەڕین ئێمە بە بڕیارێک یا بە بەڵێنێکی بریقەدار قەناعەتمان دێ و هەموو چاکسازیەکانی ناوخۆی خۆمان لەبیر دەچێتەوە. لە سەرەتای چوونی وەفدی هەرێمی کوردستان بۆ عێراق من لە چاوپێکەوتنەکانم لە نووسینەکانم ئەوەم ڕەت کردوێتەوە حکوومەتی عێراق بە ئاسانی نایەتە بنباری ئەو هەموو خەرجەی هەرێمی کوردستان چونکە ئەگەر حکوومەتی عێراقیش و بەرپرسە باڵاکانیشان بێنە بەرئەم شان بدەنە بەرئەم بارە قورسە داراییەی هەرێمی کوردستان خەڵکی شەقام زۆربەی زۆری ناڕازی دەبێت کە ئەمەش تەسیری لە داهاتووی ئەم کوتلەیە یان داهاتووی ئەو حکووتەیە یان داهاتووی ئەو شخصەیە کە بڕیارەکان دەدا چونکە بڵێن و نەڵێن لە چەند مانجی داهاتوو ئینتیخابات دەکرێت هەڵبژاردنەکان تەسیر لەم جۆرە بڕیارانە دەدا چونکە بمانەوێت نەمانەوێت شەقامی عێراقی زیاتر هەوڵ دەدا ئەو بەشە زۆرەی بودجەیە ئەو خەرجیانە ئەو داهاتە لە عێراق سەرف بکرێت لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق سەرف بکرێت نەک بۆ هەرێمی کوردستان بنێردێ ئێمە بدەبینین زۆر جار لە لێدوانەکانی کوتلە سیاسیەکان لە لێدوانی بەرپرسە باڵاکانیان مقارنەی هەولێر یا مقارنەی سلێمانی یا مقارنەی بە تایبەتر برێن هەرێمی کوردستان بە پارێزگایەکی تری عێراق کە نیگەرانی دروست دەکات کە پێشکەوتنێکی زۆر ئیستیسمارێکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە و بەعکسەوە لە بەغدا و لە پارێزگاکانی تر خەڵک لە ژێر ڕێژەی هەژاریەکی زۆرە و ڕێژەی هەژاری ڕوو لە بەرزبوونەوەیە و ئیستیسمارەکانی دەسەڵاتی ژێر حکوومەتی مەرکەزی لە لاوازین لە وەستانن و بە هەموو ئەو پێوەرانەی کە ئێستاژ لە ناو قەیرانی داراین هەرێمی کوردستان هێشتا لە پێشترە لە حکوومەتی عێراق هێشتا لە ئێمە ئەگەر تەنها نەیبەستینەوە بە موچە حکوومەتی هەرێمی کوردستان ئیستیسماری و بژانەوەی ئابووری زیاترە لە عێراق بەڵام تەنها حکوومەتی عێراق بەمە سەربەرزترە لە حکوومەتی هەرێمی کوردستان موچەکانیان لە کاتی خۆیدا جار ناجارێک بەوە سەربەرزە مامۆستا نەوزادیانی زۆر جار شەفافتریشە لە ڕووی داهات و لە ڕووی خستنە ڕووی ئەو نەوتەی کەینێرێتە دەرەوە ئەو داهاتی کە ماگان و ساڵانە دەستێکی و سپاس دەکەم مامۆستا نەوزاد دێم و خزمەت جەنابەت کاک شیروان. ینی بۆ نمونە من پرسیارێکم لە مامۆستا نەوزاد کرد بەڵام تا ڕادێک وەڵامەکەم دەست نەکەوت ینی ئەو شێوازێکی دیکە وەڵامی دام و ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە گەر لێرە بۆ زیادکردنی داهاتی هەرێم بێ و چاکسازی بێ لە گرێبەستە نەوتیەکان و فرەی سەرچاوەکان بێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە کۆمەڵێک هەنگاوی گرنگی ناوە و دەیەوێت چاکسازیشی باش بکات لەم بوارانەدا ئەوەی کە ئێستا گرنگە و پێویستە بە خێرایی بیکارێمی کوردستان ئەتوانێت ینی داهاتی خۆی شەفاف بکات و سەرچاوەکانی فرە داهات بکات و بۆ نمونە ئەوەی کە دەستیەکەوێت لە نەوت جارێ لە ئێسادا ینی بە شێوازێکی باش لە ڕووی موچەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانی خەرج بکات کاک هاوڕێ جاری یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە بەڕێز کاک نەوزاد مامۆستا نەوزاد گوتی ناکرێت تۆ نەوتت بە $30 فرۆشتووە بە $25 فرۆشتووە نەوت ئێستا بە $65 دەفرۆشی هەر بە هەمان بڕی لێبڕی موچە بدەیت ئەمە شتێکی یانی بۆ خۆی ینی
یەک زایدن یەک دەکاتە دوو ئەمە واضحە بەڵێ لە کاتێکدا لە 90 زیاتری داهاتی هەرێمی کوردستان لەسەر نەوتە ئەمە بۆ خۆی یعنی هیچ پاسا و هەڵناگرێ ینی لە بەرزبوونەوەی نرخی نەوت و لە بەرزبوونەوەی نرخی دۆلار بە ڕێژەی لە 120 زیاتر و تۆ نەوتەکەت بە دۆلار دەفرۆشی بە هەمان لێبڕین موچە بدەی و موچەی خەڵک بە تەواوی نەدێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم حکومەتی هەرێمی کوردستان من پێم وایە مەسلەی نەهاتنی بودجەی لە بەغداوە کردو بە بەهانە بۆی ئەم لێبڕینە بەردەوام بێ ئەگەر دەتوانێت بە داهاتی ناوخۆ بە داهاتی نەوت موچەی خەڵک بەبێ لێبڕین بدات کە لە ڕاستیدا واجبی حکومەتی هەرێمی کوردستانە کە موچەی خەڵک بدات موچە ناواقعیە ناعەدالەتی تێدایە دەرماڵە زیادەت چییە ئەمە شتێکە حکومەتی هەرێمی کوردستان خۆی کردوێتی موچە خۆر نەیکردووە ئەمڕۆ واجبی حکومەتی هەرێمی کوردستانە موچەکەی بدات ئەگەر پێی وایە ناواقع پێی وایە ناعەدالەتی هەیە فەرموو بە ئەوەی کە بڕیارە لە حکومەت پێدا بچێتەوەی کە قەرارە لە پەرلەمان تعدیلیکە بەڵام ناکرێتەوە موچەی خەڵک ببڕی نەیدە یعنی ئەمە شتێکی زۆر منطقی و ناواقعیە دوایەوە حکومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە ناو یاساکە لە ناو یاسای موازنە ئیجباری حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیش دەکات کە بە گرێگوەستەکانی نەتدا بکرێتەوە هەمومان دەزانین و بە ئەترافی حکومەتی هەرێمی کوردستان خۆشی لەبەرەوەی لە ظروفێکی ئیستیسنائیدا لە ظروفێکی ناباوڵێن ناسەقامگیردا هەندێک عقد کراوە کە ئەمڕۆ حکومەتی هەرێمی کوردستان پێی وایە غەدرە و پشکێکی زۆر بەر کۆمپانیاکە گەوتووە حکومەتی هەرێمی کوردستان پشکی کەمی بەرکەوتووە ئەمڕۆ ڕێگەی بۆ کراوەتەوە پێدا بچێتەوە نەک ڕێگەی بۆ کراوەتەوە ئیجبار کراوە دەبێت پێدا بچێتەوە من نازانم ئایا حکومەتی هەرێمی کوردستان لەم ماوەیە بە هیچ گرێبەستی نەوتدا چۆتەوە یان نا چونکە مەسەلەی مەلەفی نەوت بە تەواوی ناشەفاف دەڵێم ناشەفافە مەبەستم ئەوەیە بەنمونە حکومەتی عێراقی کۆمپانیای سۆم من ناڵێم لە حکومەتی عێراقی گەندەڵی نییە ناڵێم لە ناو وەزارەتی نەوت گەندەڵی نییە ناڵێم مەسەلەی مەلەفی نەوت بە هەدەردانی سامانی گشتی تێدانە نەخێر بەڵام مانگانە کۆمپانیای سۆمۆ تقریری خۆی بڵاو دەکاتەوە دەڵێ بەنمونە ئەم مانگا ئێستا لە ناو وێبسایتی شەریکەی سۆمۆ تقریری مانجی 5 هەیە دەڵام مانگا ئەوەندەم نەوت فرۆشتوە ئەوەندە بەرمیلەم فرۆشتوە بە ئەوەندەم فرۆشتە بۆ شەریکاتانم فرۆشتووە ئەمە جۆرێکە لە شەفافیت یعنی حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کە لەگەڵ کۆمپانیای دیلۆیت عقدی هەیە یان بۆ خۆی وەزارەتی سامانە سروشتەکان دەکرێت مانگانە داهاتی نەوتی بڵاو بکاتەوە ئەنجا بیرمان نەچێ سامانە سروشتەکان تەنها نەوت نییە بە بۆڕی نەوتە بە تەنکەر مەسەلەی مەسفاکانی ناوخۆیە کۆمەڵێک غازە کۆمەڵێک شتی ترەکە وەزارەتی سامانە سروشتەکان دەست دەکەوێت داهاتی نانەوتی ئێمە داهاتی خاڵە سنوورەکانمان هەیە کە قسەی زۆر لەسەر دەکرێت پێویستە هەمویاندا پێیانەوە و داهاتی زەریبە و داهاتەکانی تری حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئەمانە بە شەفافی پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان ئیسپارەی زۆر لێ دەکرێت و دەتوانێت بە کاروبەری دادایی خۆڕێک خاتەوە و ئێمە لە منتەڵقی ئەگەر موچەمان توانی دابین بکەین و پارەیەکی باشماندا بە خەڵک و وەزعی دارایی خەڵک باش بوو ئەو کاتە مفاوەزات لەگەڵ بەغداد لە منتەڵقی قوت و هێزەوە دەکەین و بیرمان نەچێ ئێمە لە بەغداد تەنها مەلەفی موچەمان نییە مەلەفی ناوچە داوەڕێدراوەکانی ناوچە کوردستانەکانی ئیدارەی هەرێممان هەیە مەلەفی پێشمەرگەمان هەیە مەلەفی سنوورمان هەیە مەلەفی بەنداوەکانمان هەیە مەلەفی جوتیاران و گەرمی جوتیارانمان هەیە مەسلەی کشتتوکاڵی جەنابتان دەزانن لەم ماوەیە گفتی بۆ بەشێکی زۆر لە جوتیارانی هەرێم دروست کرد بوو کە بەرهەمەکانیان ڕێگە گیرا بوو بچێت بۆ ناوەڕاست و خاڵی عێراق وەکو باسم کرد یعنی پەیوەندی باشی نێوان ئێمە و بەغدا حکومەتی هەرێم و حکومەتی عێراقی لە بەغدا حکومەتی اتحادی جموجۆڵێکی بازرگانی باش دەخاتە ناو بازارەکانی هەرێمی کوردستانەوە بۆ ئێمەش باشە بۆ ناوەڕاست و خاڵی عێراقیش باشە بۆیە حکومەتی هەرێمی کوردستان من پێم معنیوەکو باسم کرد من نازانم تا ئێستا ئایا بە هیچ گرێبەستا چۆتەوە یان ناوە چی کردووە بەڵام زەرورە استفادە لەو بڕگە و مادانە بکات کە لە ناو موازنەدان درراوە ئیجباری هەردوو حکومەت دەکات لەگەڵ کۆمپانیەکانی نەوت بە گرێبەستەکانی نەوت دابچنەوە و بێریشمان نەچێ حکومەتی هەرێمی کوردستان دەبێت بە مەسەلەی گواستنەوەی نەوتیشدا بچێتەوە چونکە پارەیەکی زۆرەدا بۆ گواستنەوەی نەوتدا ناو هەرێمی کوردستان ئەوەی کە دەیدا بە کۆمپانیای کار لە بری بۆڕی و ئەوەی کە دەیدا بە
کۆمپانیای بۆکتاشی تورکی و وەزارەت با بڵێن مؤسسەی وزەی تورکی لە بەرامبەر ئەو بۆڕێکە بۆڕی عراقی تا بەندەری جیهان نەوتدەبڕ یعنی هەموو ئەمە پێویستیچنەوە هەیە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان کولفەیەکی کەمتر لە نەوت سەرفکە بیرمان نەچێ بەپێی لێدوانی ڕسمی بەرپرسانی حکوومەت لانی کەم لە 1940 داهاتی نەوت دەڕوا بۆ خەرجەکەی لانی کەم بەڵێ لە 1940 داهاتی نەوت دەڕوا بۆ خەرجەکەی یعنی ئێستا بنمونە ئەگەر بێن حسابی 460,000 بەرمیل نەوت بکەیت کە بەردەوام بەرهەمی نەوتیش زیاد دەکات لە چێڵەکانی تاوکێ و شێخان و کوێ ئەگەر 460,000 بەرمیل نەوت حساب بکەین بە $6 حساب بکەیت بۆ ئەمڕۆ لەگەڵ دۆلارەکەش بینەوە بدینار زیاتر لە تریلیۆنێک دینار دەکات زۆر بەڵام ئەگەر ئێمە نیوەی ئەمە بدەینەوە بە کۆمپانیاکانی نەوت بە خەرجینەوەت واتە دیسانەوە داهاتەکەەوەی کە دەمێنێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان هەرکەم دەکات بۆیە پێویستە بە مەلەفی نەوت تا هەمووی بچینەوە بۆی هەوڵێن خەرجەکان کەمتر بکەینەوە ئەو عقدانەی کە لە زۆرفێکی استثنایی داکراون ئەمڕۆ یاسا پاڵپشتە و ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی اتحادی پاڵپشتەکە بە جۆرێکی تر بەم عقدانەدا بچیەوە باشترە زۆر باشە دەست خۆشکار شیرانەمێ دو قسە شلیەوە بگرم بەڵام لە ماوەی خولەکێکە بۆ دوو خولەکمەمێنێ بێن بە مامۆستا نەوزاد بڵێ دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەو باشی ئەڕوات لە چوارچێوەی جێبەجێکردنی ڕێککەوتنەکەی لەگەڵ بەغدا کاک دکتۆر نەوزاد باسی کرد کە بە شێوەیەکی گشتی دۆخی دارایی لە هەموو دنیا خەریکە بەرەو باشتربوون دەچێت و عێراق بە هەرێمی کوردستانیشەوە اعتیمادی زۆر لەسەر نەوتەوە بدۆ نرخی نەوتیش ڕوبە لە بەرزبوونەوەیە بۆیە دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو باشتر دەچێت بەڵام پێویستی بە شەفافیەتی زیاترە پێویستی بە ئیدارەیەکی باشترە و دوجار لە هەمووی گرنگتر باشترکردنی دۆخی موچەخۆرانی خەڵکی کوردستان و نەهێشتنی لێبڕینی موچەیە و بیرمان نەچێ موچە تەنها بۆ موچەخۆر نییە موچە دەچێتە بازار دەبژێنێتەوە موچە دەچێتە لای دوکاندار لای کاسبکار لای شۆفێر لای هەموو ئەو شەرایحانەی مجتەماواتە حکوومەت دەیداتە موچەخۆر دەچێتە بازار و بازار دەبژێت سوپاس کاشیرۆ مامۆستا نەوزاد ئەمۆندی ئەمەوێ دوا سەرنج و پەیامی بەڕێزیش لەم بارەوە بزانین کە ئەخۆ کەی دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەو باشی و سەقامگیری ئەڕوا فەرموو ئەگەر بە پێی ئاماژەکان بی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاماژانێک کە بە نرخی نەوت و بەرزی دۆلار بە مقارنەتەن بە دینار دەبێت ڕێژەی داهاتی هەرێمی کوردستان زۆر زیاد بکە و ئەو لێبڕینەی ئێستا ئێمە باسی دەکەین 121 یعنی بە پێچەوانەوە 121 نییە لە لێبڕین لە موچە خۆران بگرە سەروی 140 کە چونکە ڕێژەی دینار بەهای دیناری عراقی نزم بۆتەوە بە ڕێژەیەکی بەرچاو کە ئەمەش تەئسیری لە داهات و لە موچە خۆران کردوتەوە بەڵام بە شێوازێکی یاساییانە چونکە تۆ ڕاستەوخۆ نزمکردنەوەی دیناری عراقی تەئسیر لە داهاتی موچەخۆرێک دەکا وەکو برای بەڕێزم کاکشیروان باسی کرد ئەو موچە دابەشکردن تەنابوت موچەخۆران نییە بژانەوەی بازارە بژانەوەی هەلیکارە ئەمان هەموو خۆی لە خۆیدا باری گوزەرانی خەڵک بەرەو پێشتر دەبا ئەگەر موچە لە کاتی تەوزیع بکرێ و ڕێژەی لێبڕینەکە کەم بکرێتەوە حکوومەتی هەرێم کوردستان زۆر بە ئاسانی دەتوانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە بەبێ لێبڕینەوە تەنها بە لابردن و یا دوورخستنەوەی ئەو دەستانەی کە خەریکی کاری قاچاغی و هێنانی ئەو کەلوپەلا نایاسانن بە شێوازێکی ناساری بۆ هەرێمی کوردستان کە ئەمە ڕاستەوخۆ تەئسیر دەکات لە کەمکردنەوەی داهاتی هەرێمی کوردستان. سوپاس بۆ مامۆستا نەوزاد ئەمۆندی مامۆستای زانکۆ کە لە سودەکانمان لە شاری هەولێر لەگەڵمان سوپاس بۆ کاشیروان میرزا ئەندامی لێژنەی دارایی پەرلەمانی کوردستان کە لە ڕێگەی سکایپ لە ڕانیە لەگەڵمان بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.